سلام مستمرس بخير هاتی صحتتان زناتان باشن حالی زناتان باشن سلامت سپاس ممنون زۆر خۆشحاڵم لێ خۆ بخێر هاتن خۆشحاڵترین ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگمان هەیە ئەکید ئەوانەی تایبەت چییە و ئێزنی ماست چییە و ئەو منداڵانەی کە حاڵەت تایبەتیان هەیە و دێن بۆ لای ئێوە و لەگەڵ هەموو خولانەی کە منداڵان دەیبینن ئەمڕۆ باسی ئەو بابەتە دەکەین زۆر دڵم پێ خۆشە ئینشاءالله باسێکی زۆر گرینگە و ئینشاءالله باسێکی زۆر پرسوود دەبێت ئینشاءالله زۆر خۆشحاڵیەوە زۆر خۆشحاڵم مامۆستا فەرموو مامۆستاکەم زۆر بەخێر بن سپاس داوامی ڕۆژانە چۆن دەڕوا زۆر باشە سپاس بخوا زۆر سپاس دەست بە بەرنامەکەمان بکەین با دەست پێ بکەین بەڵام با من قاوەیەک بینم حەزەکە جەنابتان فەرموو دەست خۆش بێ ببورن قسمەتان مامۆستایەتی چۆنە هەرکێکی زەحمەتەوە نیە وەڵاهی کاتی خۆی باسییان دەکرد ئەمە زەحمەتە بەڵام هەدە ئیشەکەتان نەکەویە ناوی زۆر ڕەنگە ها لە بۆ دەرنەکەویتن بەڕاستی ئەرکێکی زۆر قورسە پێت وایە کە زانکۆ تاوا کرد مامۆستایەتی وابێ یان تەسەوڕێکی دیکەت هەبوو بووی تەبیعی من حەزێکی زۆرم هەبوو لە بۆ مامۆستایەتی هەر لە کاتی کاتێککە قوتابیش بووم حەز دەکەمەوەی کە ئێستاکە هەیە زۆر بە چێژترە لەوەی کە فکرم لێرە کردەوە مامۆستای بەڕێز یخوا بەخێر بێ زۆر سپاس عەزیزم سەلام ژیانی زانکۆ چۆن بوو زۆر پڕ ئینێرجی بوو زۆر ئەکتیڤ بووین سواز بۆخوا 4 ساڵ زانکۆ بە زۆرێک گوزارانمان کە ئێستاکە کە فکری لێ دەکەینەوە ئەلحەمدوللا هیچ لێی پەشیمان نین چکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ دەقە بە دەقەمان هەموو خۆستەوە وەسپاس بۆخوا ئێستاکەش لە بەربوومەکەی دەخۆین زۆر باشە لە پێشەچی بەرنامەکە باسی ئەوم کرد کە بابەتەکەم ڕۆمان گرینگە بەڵام پێم خۆشە سەرەتا خۆت بناسیێنی پێشەوەی پرسیارەکان لێ بکەم بێگومان پرسیارەکان پرسیاری زۆر تایبەتن ئەو کەسانی کە بینەرمان دەبن سوودێکی باشی لێوەردەگرن لە وەڵامەکانی جەنابەت پێم خۆشە خۆت بناسیێنی سەرەتا وەکو ئەزمون وەکو ناسینی خۆت وەکو پێگەی خۆت لە ئەم پەیمانگایە ئەستە زۆر سپاس من ناوم هەڵوێز غازیە خەڵکی هەولێرم و لە هەولێر لەدایک بووم تەخەڕوجی بەشی کۆلێژی زمان بەشی زمانی کوردیم لەوێ تەخەڕوجم کردووە و لە دوای تەخەڕوجەوە یەکەم ئەزمموی کارکردنم وەکو بەڕێوبەری ناوەندی پەروەردەی دڵنەوا بوو لەوێ لەو ناوەندە دەستمان بە ئیشی پەروەردەیی کرد کە زیاتر لە بۆ قوتابیانی پۆلی 9 11 و 12 بوو سوپاس بۆخوا لەوێ ئەزمموونێکی سەرکەوتوانەمان تۆمار کرد و کەسانێکی زۆر ئیسفادیان لێ کرد و لە پاژەویشەوە ئیتر لە پەیمانگای لێرنینگ جێرنی دەستمان پێکرد سەرتا لە لقی ڕاستی ئێستاش لە لقی نازناز بەردەوامی سپاس بۆخوا سپاس مەمنونم کارەکە لە نێوان مامۆستا و قوتابیە بزابێت بە پێی وەزمونێکە هەتانە بێگومان قوتابێکی زۆریشتان هەبووە کە بێگومان ڕەنگە ئێستا دەرچووی زانکۆش بنوانە ئەکید ئەوە خۆشحاڵ دەکا کاتێک کە قوتابێکی خۆ دەبینەوە بەرهەمێکی باشی هەیە ئەنجامێکی باشی هەیە چه هەستێکی بۆت هەیە بەڕاستی هەستێکی زۆر تایبەتە الحەمدولله ئەو تەڵەبانەی کە هەمان بوون ئێستا ئێمە تقریبان 6-7 ساڵ دەبیتن لەو بوارەدا بە چڕی ئیش دەکەین و 6-7 ساڵی زۆرە تقریبان من لە سەرتاوکە دەست پێکرد لە قۆناغی ئامادەیی ئەوانەی کە ئەو کاتێ لە قۆناغی ئامادەی و پۆلی 10 ئەوانە بوون سپاس بۆخوا ئێستاکە مامۆستان دکتۆرن ئێستاکە لە شوێنە زۆر کیشان ئێستاکە لە شوێنە زۆر هەستیارەکانی دەوڵەتدا ئیش دەکەن و لە بۆ من وەکو مامۆستایەک ئەگەر شتێکی کەمیش بوو بیتن لەگەڵیان بوو بم بەڕاستی زۆر جێگای دڵخۆشیمە و زیاتر هەستی گەورەی بە من دەبەخشیتن لەوەوە دەست پێ دەکەم پیشەی مامۆستایەتی پێت وایە ڕۆڵی هەیە لەوەی کە قوتابی باش بکە و خراپی بکە ئەنجامەکانی بەرەو باشی ببە ئەنجامەکانی بەرەو خراپی بە ئایا مامۆستا ڕۆڵی هەیە ئەکید ئەوە ڕۆڵی مامۆستاکەم مامۆستایەتی لە لای من گرنگترینە لەناو پیشەکانی تر چۆن سەیری هەر پیشەیەکی دیکە بکەین لە دکتۆری لە ئەندازیاری لە ژمێریایی لە هەر پیشەیەکی دیکەی کە مرۆڤەکان خەریکین هەمویان لەژێر دەستی مامۆستایە پەروەردە بوون و ئیتر ئەوەی کە ئەو کەسانە باش بن یاخود خراپبن تەبیعی بەشێکی زۆری دەگەڕێتەوە لە بۆ عائیلە و خێزان بەڵام ئێمە نمونەی زۆریشمان بینیوە کە مامۆستا کاریگەری هەبووە لەسەر
قوتابیەکانی زۆر زیاتر لە عائیلە و زۆر زار بینیمانە کە مامۆستایەک قوتابیە کە سەرسان بۆ بە مامۆستایەکی خۆی ژیانی گۆڕایە و توانیوێتی ڕێزکەیەک لەو ڕێزکەی کە تێیدا بووە ڕێزکەی بگۆڕیت و ژیانی باشتر بکاتە. بێگومانە و نمونانە لە ڕابردوو هەبوو لە ئێستا هەیە و لە داهاتووش بێگومان ئەکید ئەوە زۆر زۆمی من کاتی خۆی من هەموو جار زۆر شتێک هەیە باز دەکەم لە بۆ تەڵەبەکانم. تەبیعی ئێمە هەموو لە قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەی و زانکۆ کە خوێندومانە بە سەدان مامۆستامان بینیوە. من بەش بە حاڵی خۆم هەموو ئەو مامۆستایانی کە بینیو من لە ژیانی خۆمە ئیسیفادەم لیان کردووە بە باش و بە خراپیانەوە. هەموو جار بیرم دێ لە ئامادەیی بووم فکرم لەو شتە دەکردەوە هەندێک مامۆستامان هەبوو زۆر ڕق بوون تەڵەبە کیفی پێی نەدەهات تەڵەبە زۆر حەزیان بە دەرسەکانیان نەبوو ئەمن تەرکیزم دەکرد نقطەکانیان چین ئەو مامۆستان لەبەر چی ئەو تەڵەبانە حەز بە دەرسەکانیان ناکەن ئێستا کەش هەر لە فکرم ماون ئێستاکە دێم ئەو شتانە ناکەم و ئەو مامۆستانشی کە قوتابی زۆر حەزی بە دەرسەکانیان هەبوو قوتابیان زۆر خۆشییان دەویست یعنی ئەو مامۆستانە بەڕاستی وەکو نمونەیەک بوون و هەموو ئەو شتانەی کە ئەوان کردویانە من ئێستاکە حقەتەن زۆر لەو شتانیان دووبارە دەکەمەوە کەواتە من توانم سوود ببینم لە ئەزمموی ئەو مامۆستانە. زۆر باشە من بە ئەزمموی خۆم تاوەکو ئێستا بەشداری هیچ وانەیەکی تایبەتم نەکردو هیچ مامۆستایەکی تایبەت نەبووە. ئەم ساڵ بەتەما مامۆستایەکی تایبەتم هەبێ بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. زۆر باش دەکەی زۆر ئەوە لێ بپرسم باش شەوانەی تایبەت چییە؟ سوودی چییە؟ زیانی هەیە ئایا مەبەست چیە لێی ئەنجامەکانی چۆن دەبێت کەوانەیەکی تایبەت هەبێ بۆ منداڵێک؟ ئایا وانەی تایبەت تەنیا بۆ منداڵە یان کەسانی گەورەش دەتوانن؟ تەبیعی وانەی تایبەت لە ناوەکەیەوە ڕادیارە خەڵکی خۆمان زۆر دەڵێ خولی VIP واتە چێ تەنها قوتابی و مامۆستا. تەبیعی وانەی تایبەت زۆر گرینگە لە بۆ چێ زیاتر لە بۆ ئەو جیلەی ئێستاکەوە دروست دەبیتن. مامۆستا جەنابیشت بە دڵنیاییەوە کە لە ناو قوتابیاندا ئێستاکە بە تایبەتی قوتابیانی قۆناغی یەکەم و قۆناغی دووەم بازنەی یەکەم و بازنەی دووەم لە پۆلی 1 تا 6 لەم نەوەی کە ئێستاکە دێتن لەم جیلە نوێدا کۆمەڵێک نەخۆشی هەیە لە قوتابیان بەداخەوە لە بەشێک لە قوتابیان بە دەردەکەویتن. جا زۆرێکیان لە چوارچێوەی حتا نەخۆشیە دەرونیەکانی وەکو ADHD و ODD و ئەو بابەتانەشدان و بڕێکشان دەکەویتەوە سەر لانی زگماکی یاخۆت لە باوانیەوە لە بۆی مابیتەوە. ئێمە دەبینین ئێستاکە قوتابیانێکی زۆر بە دەستی کەمی تەرکیزەوە دەناڵێن. قوتابیمان هەیە بۆ نمونە دێتە ئێرە لە ماوەی سعاتێک 2 سعاتە لەگەڵ مامۆستای تایبەتە لە ماوەی 2 سعاتە تەنها یەک بابەت دەخوێنن کە ڕەنگە لە بۆ تەڵەبەکی دیکە بە 2 دقە تێ بگاتن بەڵام ئەو تەڵەبێ لەبەرەوەی تەرکیزی لاوازە پێویستی بە کاتی بزەبەت پێویستی بە دووبارەکردنەوە ئەی شێوازی وانەوەتنەوەکی مامۆستا دەبێت شێوازێکی جیا و باشتر بێت. ئەکید ئێمە زۆربەی کات لێرە هەموو ئەو مامۆستانی کە دایدنین لە بۆ ئەو قوتابیانە چکە ئەها خولی تایبەت کەواتە کەیسەکە تایبەتە بەڕاستی پێویستەکە مامۆستایەکەش تایبەت بیتن چکە وەکو باسمان کرد ئەرکی مامۆستایەتی قورسە باشە ئێمە زۆر زار لێرە دەبینین حتا کەسەکە دکتۆری زۆر گەورەیە کەسایەتی زۆر گەورەیە لەم شارەدا دەینیتە ئێرە دەڵێ مامۆستا من ناتوانم فێریکەم زۆر محاولە دەکەم بەڵام ناتوانم فێریکەم کەواتە فێرکردن ئیشی هەموو کەسێک نییە مامۆستا. ئێمە لێرەش هەموو ئەو مامۆستانی کە لە بۆیان دادەین بەڕاستی مامۆستای زۆر تایبەتن پێویست دەکاتن لە بابەتی زمانە چەند زمانێک بەلای کەمەوە 3 زمان 4 زمان بزانیتن باشە لەلایەنی ئەوەی کە مامۆستا ڕێگەی جیاواز بەکارهێنان لەگەڵ ئەو قوتابیەدا چەند ڕێگای جیاواز بەکاردێنین چکە ناکرێتن ئێمە تەنها بە یەک ڕێگا لەگەڵ قوتابیەکە دەرسشی لە بۆ شەڕحکەین و بڵین ئەو تەڵەبێت تێناگە قەرای لەسەر بدەین نەخێ ڕێگاکان زۆرن بەڵام ئێمە پێویست دەکە ڕێگا دروستەکە بدۆزینەوە بە دڵنیاییەوە ڕاستە. مامۆستا من با لە نمونونەکان نمونەی ئەزمموی خۆشم بێنمەوە لەسەر خۆت نەبێ من بە پێی ئەزمموی خۆم لەو 2 ساڵە و 2-3 ساڵێکەوانە دەڵێمەوە کاتێک وانە بە منداڵێکی ئاسایی یان ئەوەی کە هیچ حاڵەتێکی تایبەتی نەبێ وانەکە بە شێوازێکی ئاسایی دەڵێمەوە و تەحملکردن لەگەڵ منداڵێک ئاسانە شێوازێکی وانەوتنەوەی باش و سادە و ئاسان منداڵەکە لێت تێدەگا بە تایبەت لە قسەکردن و لە ڕەفتارکردن بەرامبەر منداڵەکە. من هەندێک جا قوتابی تایبەتمە بۆ حاڵەتی تایبەت بۆ منە بەوانی ترم دەگوت بابەیەکەوە دابنیشین هەمویان دادەنیشتن
کاتێک ئەوەی کە حاڵەتی تایبەتی هەیە دەبووە شێوازێکم بدۆزی باو کە قەناعەتی پێبێت بڕوای پێبێت و ئەوەی هەبێ ینی بزانێت کە دەبێت دابنیشێت تێگەیشتنەوەی هەبێت کە پێویستە دابنیشێت کارکردن لەگەڵ جۆرە قوتابیانە لای ئێوە چۆنە ئایا ئاسوودەن لەگەڵ یان تۆزێک زیاتر ماندوو دەبن یان چه هەستێک هەیە لایەوە شتێکی زۆر جوان ئاماژە پێدا مامۆستا ئەمە پێشان بۆ نمونە زۆر جار گوێم لێ بۆ لە داک و باب زۆر جار قسەیەک دەکات دەڵێ کاکە ئێمە پێشتر شتێکمان بە مندا بۆ نمونە بە ئێمە داک و بامان شتێکیان بە ئێمە دەگوت یەکسەر جێبەجێمان دەکرد دێوە دانیشتین یەکسەر دادەنیشتین دەیگوت بڕۆ ئەوە بکە یەکسەر ئەومان دەکرد ها کاتی خۆی بەڵام ئێستاکە مامۆستا ئەو جی لە نوێیە ئەو نەوە نوێی کە ئێستاکە هاتووە زۆرێکیان هەنە مامۆستا ناتوانانی قەناعەتی پێ بکەیت ئەگەر نێوێ دابنیشیتن ناتوانانی دابنیشیت کەواتە چۆن دوا دەکەی پێویستی بە تەکنیکی نوێیە کەواتە تەکنیکی نوێ بەکارهێنان لەگەڵ ئەو کەسانەدا بریتە لە نهێنی ئەوەی کە تۆ لەو منداڵە تێبگەی ئێستا کە مامۆستا بە تایبەتی لەگەڵ ئەو جیلێکی ئێستاکە هەیە ڕێگای توندوتوژی ناخواتن ئەکی هەر خۆی ئیسفادەی نییە طبعاً زۆر جار هەیە بۆ نمونە ئەوانەی کە دایک و باوکمانیان ئەو کەسانێک کە بۆ نمونە پێشتر خوێندویانە لە زروفێکە خوێندویانە زۆر هەست دەکەی باوەڕیان بەو جۆرە پەروەردەیە هەیە بەو پەروەردەیە بەڵام سەیدەکە ئێستاکە چ جیلێکی بەرهەم هێنا هەر ئەوانەی خۆیان کە ئێستاکە چ جیلێکن باشە جیلێکی توندوتیژ هەموو ئەوەی کە دەتوانیتن قیژانە بەسەر منداڵەکەیدا هەمووی کە دەتوانیتن ئەوەیە کە لە منداڵەکەی تۆڕە بیتن بە زەبر بە زۆر شتەکان بە منداڵەکەی کە بەڵام ڕێگە دروستەکەن ئەوەیە کە خۆیان ئەویان بەرامبەر کراوە خۆشان منداڵەکانیان دەکەن ئینسان بەلاسایکردنەوە فێر دەبیتن باشە ئێمە هەموو ئەو شتانی کە دەیکەین جگە لەو شتانی کە فێر دەبین باشە هەموو ئەو شتانی کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەیکەین هەموو شتانی کە وەرمانگرتووە من کە ئێستاکە خاوەنی منداڵێکم ئەگەر نێم چەند کتێبێکی پەروەردەی بخوێنمەوە ئەگەر نێم چەند ڕاهێنانێکی پەروەردەی وەرگرم ئەگەر نێم چەند سیمینارێک گوێ ڕاگرم هەمان ئەو پەروەردەی دەکەم کە دایک و باوکم پەروەردەی منیان کردووە ئەو منداڵێک کە لەلایەن دایک و باوکی و هاواری بەسەردا دەکرێت ڕێک هەمان کاردانەوەی دەبێت بۆ دایکی بۆ خوشتی بۆ برای بۆ هاوڕێکی لە قوتابخانە بۆ مامۆستا هەندێک جار بەرامبەر مامۆستا هاوار دەکا ئەمەش حاڵەتێکی ناخۆشە بۆ ئێوانێ کی دوایە مامۆستا ئێمە لێرە حاڵەتی زۆر تایبەتمان هەیە قوتابیمان هەیە لێرە زۆر مامۆستا تەڵەبەمان هەیە لێرە ئێستا بەداخەوە لە بەشێک لە قوتابخانە حکومیەکانیش جار حاڵەتی وا ڕوودەدا حتا لە ئەهلیەکانیش بەداخەوە بەڵام زۆر بە دەگمەنی سوپاس بۆخۆ زۆر کەم بیتەوە مامۆستایەک بۆ نمونە قیژاندویەتی بەسە قوتابیەکە یاخود لە قوتابیەک تووڕە بووە ئەهلی کەمترە ئەکید زۆر کەمترە سوپاس بۆخۆ ئێستا لە حکومیەکان زۆر کەمتر بوویتەوە ئەو مامۆستانە کە ئێستاکە لە قوتابخانەکاندا ئێستا زیاتر هۆشیارترن سوپاس بۆخۆ سەیر دەکەی ئەو قوتابیە تووشی فۆبیایەک بۆ لە بۆ ئەو دەرسە بۆ نمونە لە دەرسی کوردیە یان لە دەرسی بیرکاریان لە دەرسی زانستە کە دێتە لای ئێمە بۆ نمونە حتا قسە لەگەڵ دەکاوە ئەو منداڵە لەگەڵتە حتا ئەو کاتەی گوێ لێ دەبی کە جەنابەت بۆ نمونە مامۆستای کوردی ڕاستەخۆ وەستانێک دەکاتن بۆ کەسایەتێکە بەس ئەکید دەڵێ مامۆستای کوردی وا دەزانێت هەموو ئەو مامۆستانی کوردین بەو جۆرن کەواتەوە زۆر خەتریاتە ئێمە چەندین بە مانگ دێنە لە ئێمە چەندین سعات خولی وەردەگرن حتا وەگەڵ تەڵەبێ قەناعەت پێبینین کە نەخێر هەموو مامۆستایەک بۆ جۆرە نییە حتا ئەو نقطەیە دێن باسی دایک و باوکشمان کرد لە پرسیاری پێشووتر بەڵێ ئایا دایک و باوک ڕۆڵی هەیە لەوەی کە منداڵەکە باش بێ بەرەو خراپی بچێ بێگومان کە دەڕوات بۆ قوتابخانە چەند ساعتێک لە قوتابخانە دەبێت پاشان دێت بۆ ئێرە خۆ دوای ئێرە دەڕواتەوە بۆ شوێنێک کاویش لە لای خێزانیە و لە ماڵەوەیە ئایا ڕۆڵی خێزان چیە ئایا ئەوان منداڵەکان خەمی پەروەردەی منداڵەکانیان ئەوەیە کاتێک دەهێنن بۆ شوێنێکی ئاوەکە وانەی تایبەت بخوێنن منداڵەکە پشتگوێ دەخەن ئەمن زۆر جار قسەیەک هەیە دەیکە مامۆستاکەم زۆر لەو عایلانەی کە دێنە لە ئێمە الحەمدولله لە ڕووی مادیۆ هیچ کێشەیەکیان نییە ینی من عایلی وا هەیە بۆ نمونە لە لای من باز دەکات دەڵێ مامۆستا من لێک ناخواردن $400 دادەنێم مامۆستا من یەک قەڵەم بە $500 دەکڕم یەک تیشێر ها بەڵام من فکر دەکەمەوە ئەو عایلێ ئەو دایک و باوکە نەیتوانیوە ئێستاکە چەندەها خولی ڕۆشنبیری پەروەردەیی هەیە پەروەردەی منداڵ باشە بابەتی هەڵسکەوتکردن لەگەڵ منداڵان کە ڕەنگە بە نزبەیەکی زۆر کەمتر لەو پارەیە بیتن نەیتوانوە بچی بەشداری لە شتێکی وها بکاتن لەبەر چە لەبەر ئەوەی بەداخەوە ئەو کللتورە لەکن ئێمە دروست نەبووە کە بەڕاستی
دایک و باوکێک هەتا بێوێتن پەروەردەی منداڵەکەی بکە پێشەوە پێویست دەکە خۆی پەروەردە بکاتن. من مامۆستا ئاکام یەک لەو شتانە طبعا من پێشەوەی کە زەواجش بکەم و پێشەوەی کە منداڵیشم هەبیتن هەستم دەکرد بەڕاستی من منداڵم هەبی زۆر بەعجیبی پەروەردەی دەکەم زۆر مهم دەبیتن شتی زۆر مهمی فێر دەکەم لە منەوە شتی زۆر باش فێر دەبیتن یعنی دەتوانم ئەوەی کە لە ناو مێشکمە لە بۆ منداڵێکی نمونەی دروستی کەم بەڵام حتا وەک ئەو کاتە ئێستاکە کە من لە ناو پرۆسەکەیان ئینجا دەزانم ئەو بابەتە چەندێ قورسە بابەتەکە زۆر لەوە قورسترە پێویست دەکاتن کتێبی لەسەر بخوێنیتەوە ڤیددیوی چەندین کەسایەتی پسپۆر لە بواری منداڵاندا سیر بکەی چەندین سیمینار بکەی پێویست بە کۆمەڵک ڕایانە حتاوکە لەو منداڵە 2 ساڵ و 3 ساڵێ تێبگەین دەتوانم بپرسم ئایا خۆت بەوانەوە سەرقاڵ دەکەی و کات خۆ دەدەی بە خوێندنەوە تێگەیشتن لە بابەتەکە ئەکید مامۆستا دەمەوێت پرسیارێ بکەم چکە لەسەر ئەوە ئەکید مامۆستا لە من سوپاس بۆخوا حل لە کاتی جامیعەشەوە هەتاوەکو بگرە ئێستا کەش بە پێوەی کە من ئیشەکەشم بواری پەروەردە و قوتابیانە سوپاس بۆخوا لەو بارە کتێبی زۆر باش دەخوێنەوە لە سیمینارە زۆربەی سیمینارەکانی یوتیوب ئەو کەسانێک کە دیارن ختم کردووە زۆر باشە جا ماوەیەک لەمەوبەر پرسیاری حاڵەتێکی منداڵەکەت کرد بەڵێ وانە سەناخان لەسەر ئەو تەمەنی درێژ بێ لەسەر ئەوەی کە ئەو هەموو کتێبەش دەخوێنیەوە بەشداری سیمینار و شت دەکەی هێشتا هەندێک منداڵ هەیە پێویستیان بەوێ زیاتر و زیاتر بپرسی و شارەزایان بیوانە بەتایبەت ڕەنگە ئەوان قوتابی خۆشت بن لێرە جا لە بەشێکی پرۆگرامەکەمان هەندێک وێنەمان هەیە کە دەمانوێت قسەی لەسەر بکەین حالەکەنم پرسیار ئەو ڕسمانە لە بەس پێت وایە پرسیارێکی ئاسانی لەسەر دەکەم وڵاهی هیوادارم پرسیارەکان ئاسان بۆوانێ ئێستا حتا ئێستا باشە ئەگەر لە ئێستا تێک نەچی هەڵبستینەوە سێرێکی تاوا لە خزمەتانم یەکمان لێرە کۆمەڵێک وێنە دەبینین کە هەر یەکە و حاڵەتێکی تایبەتی هەیە من هیچم لەسەر نەنووسیەوە بۆی کە بۆ خۆتی بەجێ بێڵم دەمەوێت پێشبینی خۆتم پێ بڵێ پێت وایە ئەمانە بۆچی لەم وێنەی ئاوا وەستاون و حاڵەتەکەیان چیە یەکەمیان لەوەیان دەست پێ دەکەم کە پێمان وایە تەمەنێکی تۆزێک هەرزەکاری هەیە پێت وایە ئەمە لەگەڵ بابەتەکەمان پەیوەندیەکان هەیە ئەم هەرزەکارە بۆچی وا دڵی تۆندەیان بیر لە چی دەکات و لە کاتی وانەوتنەوە وانە خوێندن بەبستم تەبیعی تەمەنی هەرزەکاری مامۆستاکان تەمەنێکە لەو تەمەنە ئینسان فکر لە زۆر شت دەکاتەوە دایمەن لە ڕووی مێشکەوە پەرش و بڵاوە تەبیعی ئینجا من بۆ نمونە ئەو هەرزەکارش کاتێک لە کاتی خوێندنیایەتی کاتێک کە خەریکی خوێندنە حقەتەن ئەو کاتە تەرکیزی زۆر دەڕواتن بەلاشتی دیکەوە زۆر زیاد دەبینی بۆ نمونە دەڵێ دەسم ئەو ساعاتە هەمووی دەخوێنم دەچی خەریک دەبیتن بەڵام تەماشا دەکاتن تەرکیزی خستۆتە سەر ڕسمێک یەک دەم خەریکی ئەو ڕسمێ بە چەندین شێوازی دیکە لێکدانەوەی لە بۆ دەکاتن خەریکی ئەو بابەتە من هەست دەکەمەوە خەریکی کەواتە پێویستە لەسەر قوتابیانەوەی کە تەمەنێکی هەرزەکاریان هەیە شێوازێکی وانە خوێندنی تایبەتیان هەبێ ئەکید بزەبێت چونکە لەگەڵ مامۆستاکە ئەو دەرفەتە ناهێلیتەوە کە ئەو تەڵەبێ تەرکیزی بڕواتن ساعاتێک کە پێویست دەکە ئەو تەڵەبێ بخوێنی ڕێک ساعاتێک دەخوێنرێتن بە تەواوەتی دڵنیاییەوە لێرە منداڵێکی ترمان هەیە کە کچێکە پێم وایە بیر لە شتێک دەکاتەوە پێت وایە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە تەرکیزی لەسەر وانەکەن یان تەرکیزی ڕۆشتۆتە سەر شتێکی تر ئەکید مامۆستاجیان ئەو منداڵە من وای دەبینم کە دەرسەکەی حقەتەن زۆر تااقەتی لە دەرسەکەی نییە و دەرسەکەی قورسە بەلایەوە و هەز دەکاتن باش لەوە تێنەگەیشتوە کە مامۆستا لە قوتابخانە لەبەوەی باس کردیەوە ئێستاکە فکر لەوە دەکاتەوە چۆن ئەو مەسەلەی حەل بکاتن وەکو یارمەتیت نادەم بەڵام وەکو شتێک پێشەکی لەسەرەوە ڕسممە دەمێ شتێکت پێ بڵێم من دەمەوێت لەسەر ئەو ڕسممە بڵێم پێم وایە لە پشتی وێنەکەەوە دایک و باوکێک هەیە کە زۆر لە منداڵەکە دەکوانەکەی بخوێنێەوە لەگەڵ منداڵەکە ناگونجێ ئەم شێدەچی بیرکاریش بیت بیرکاری پێشبینی خۆت چێ لەسەر ئەوە سترێسی زۆری هەیە تەبیعی داک و باب هەوا دەزانیتن بە زەختکردن لە منداڵەکەی کە ئەو قسەی کە زۆر گوێمان لێ بدەوە کوڕم دەرست خوێندیە کوڕم سبێنێت واجبت هەیە کوڕم ئیمتیحانت خوێندیە چیە ئەو قسەیە نۆتیفیکیشنێکی زۆر عجیب دەدا بە منداڵ کە بێزاری دەکاتەوە تووشی ئەوەی دەکا کە
هەر حەز ناکە گوێی لەو شتە بیتن حەقەتەن ئەوەش وای لێ کردێک کە ئەو منداڵە گوێی لەو قسانەی بە هیچ شێوازێک بەڵکو بە شێوازێکی دیکە ئەو قسانەی لە بۆ بکرێتن و بە شێوازێک داک و بابەکە بێ چی دەبێ ئەگەر بێن بێکەوە تۆزێک دەرز بخوێنین و من هەست دەکەم ئەو شێوازیان زۆر کاریگەرتر بیتن. زۆر باشە کۆتاوێنەمان هەیە کە لێچێک لە قسەکان باسی ئەوەت کرد ئەو منداڵە لەلایەن مامۆستایەکەیەوە شکێنراوەتەوە حەزی لەوانینە کە دەڵێ مامۆستای کوردی ڕقی لەوانێ دەبێت تا ڕقی لە مامۆستایەکەش دەبێتەوە دەترسێت پێت وایە ئەمە وانەی کوردی دەیخوێنێ و وانەی ئەو مامۆستایەشە والله نازانم من وەکو خۆم هەز دەکەم وانەی کوردی خۆت بەشی کوردی تاوا کردو ئێستاکە من لەسەر بەشی کوردی قسە من ناتوانم من وانەی بیرکاری ئەکی دەبی بیرکاری دوای مامۆستا فیردۆس لەسەر بابەتە بڵێەوە لەسەر من قسەتان کرد مامۆستا فیردۆسیش دەتوانێتن خۆی حەلی کاتن ئیترەوەی کە لەسەر من ئەوەندەیە زۆر بیرکاری مامۆستا من هەست دەکەم بێزاری لە بیرکاری لەبەرچ مامۆستا ئێستاکە بەداخەوە لە زۆرێک لە قوتابخانەکانیش هەتا ئێستا بە قوتابخانە ئینتەرناشناڵەکان و قوتابخانی کە لە ڕووی سیستەمی خوێندنیشانەوە پێشکەوتونە لە بابەتی بیرکاریە حەقەتەن هەر لەسە شێوازە کۆنەکە دەڕۆن کە ئەوەی کە بۆ نمونە بابەتی کۆکردنەوە هەر بە وەرەقە و قەڵام مەسەلەی کەمکردن مەسەلەی جارانە دابەشە ئەوانەی کە ئەساسیاتی بیرکارینە هەر لەسەر بابەتە دەڕۆن خۆشبەختانە یەک لەو شتانێک کە ئێستاکە دروست بووە سوپاس بۆ خۆ ئێمە وەکو لێرنینگ جێنی ئێستاکە لە هەولێرا وەکیلن و ئێستاکە بڵاوی دەکەینەوە بەناو قوتابیان و قوتابیان زۆر چێژی لێ دەبێن بریتێ لە ئSD ماث ئSD ماث تەکنیکێکی زۆر نوێگەری کرا لە بابەتی بیرکاریدا ئەوەی کە قوتابی ڕقی لە بیرکاری نەبیتەوە ئەوەی کە قوتابی عقدەی بەرامبەر بیرکاری نەمینێتن و بتوانیتن تەنها لە ڕێگەی پەنجەکانی دەستیەوە نەگەوێت کە حاسپەر بەکاربینیتن چەندەها پرسیاری قورسی بیرکاری شیکار بکاتن زۆر گرنگە ئێستا دەڵێ دیسان و نمونونەکەی لەسەر خوێنایەوە من کە قوتابی بووم کاتی پۆلی 9 و هەموو ساڵێک بە دڵنیایەوە ڕقم لە بیرکاری دەبوو هەر بەڕاستی ینی هەتا ئێستا ڕقم لێ تا ئێستاش زۆر باش بەداخەوە ینی ئێمە دووبارە بەشێکی تەبیعی دەگەڕێنمەوە لە بۆ مامۆستاکانمان کە نەیانتوانیوە بیرکاریمان لەکەن خۆشکەن یعنی من یەک لەو شتان کە ئینگلیزی بۆ ڕقم لێ دەبەوە بەڵام لە ڕێگەی یەک دوو مامۆستامەوە کە من ئێستاکەش شانازیان پێوە دەکەم ئەوەندەم ئینگلیزی خۆشویست کە بەشی کوردیشم تەواو کردووە زۆر حەزم لە بۆ ئینگلیزی وای کردو کە من خۆم فێر ئینگلیزی بکەم من پێش پرۆگرامەکە جەم لێ بوو کە چەند بە جوانی بە ئینگلیزی قسە دەکەین ئاگال لێ نمونەیەک دەتوانین باسی بکەین ئینشاءڵڵە هەر باز زۆر باشە مامۆستا بڕگەیەکی ترمانەیە کە کۆتا بڕگەیە زۆر سوپاس ئەمە نەخێرە ئەمەشیان بەڵەیە نەخێر سەبی دەبی بەڵ هەتا لێم تێک زۆر باشە چوار پرسیار لێ دەکەم بە خێرایی یان بەڵێم پێ بڵیان نەخێر ئەها بکەم باش دەتوانی ئاساییە ئەگەر بتانی بە کورتی یەک ڕوونکردنەوەی سوچی لەسەر بێ بۆی زیاتر تێبگەین لە وەڵامەکەت پرسیاری یەکەمیان دەڵێ ئایا خۆتیز مامۆسایەکەتە بووە کە حەز لەوانەکەی نەبوو بێت ئەکید زۆر دەبایە بڵێ ئەکید بووە ئارەوەڵە دەباوە زۆر بەڵێ بووە ڕێنمایی چیە بۆ ئەوانێکی ئێستا مامۆستان لەسەر ئەو پرسیارە ڕێنمایم ئەوەیە کە چۆن باسمان کرد لە کاتی بەرنامەکەشە چۆنم کۆمەڵێک مامۆستایان بینیوە لە کاتی خۆیان مامۆستای زۆر باش بوونە باستیفاتە باشەکان ئێوانە وەرگرن بتوانستە ئیسفادە لێکەن و ئەو مامۆستانیشی کە وەختی خۆی لەگەڵ یا خراپ بوونە کە ڕقی لە دەرسەکانیان بووە بابێ هەر بەلای کەمە ئەو شتانە ئەنجام نەداتن بەرامبەر وەختابەکان. پرسیاری دووەم وانەی تایبەت واتای ئەوەیە دایک و باوکان منداڵەکان لە کۆڵ خۆیان بکەنەوە نەخێر بە هیچ شێوازێک وانەی تایبەت پرۆسەیەکی کاتیە لە بۆ قوتابی نەک پرۆسەیەک بیتن بە درێژایی ژیانی ئەو قوتابیە بەڵکو ئەو قوتابیە لە بۆ ماوەیەکی کاتی دێتن فێر دەبیتن کە شێوازی سعیکردن چۆنە شێوازی خوێندن چۆنە هەتاوەکو دەگەڕێتەوە بارە ئاسایەکەی خۆی لە دوای ئەوەوە فێر دەبی ئەو قوتابیە کە چۆن خۆی بخوێنێتن. ڕاستە پرسیاری سێم ئەوانەی کە دەبنە فێرخواز لەلاتان بەشێکیان حاڵەتی ئۆتیزمیان هەیە ئایا ڕاستە هەر حاڵەتی ئۆتیزمیان هەیە؟ بەڵێ بە ئەکیدی ئەمە زۆر لەو عیلانی کە دێن ئێستاکە بەداخەوە ئۆتیزمەکە جا چ زگماکە بیت بەداخەوە ئێستا بەشێکیان بە هۆکاری ئامێرە ئەلکترۆنەکانی کە توش بوونە دێنە لە ئێمە داوای چارەسەرمان لێ دەکەن و بەشێکیشیان کە لە ڕادەیەکی زۆری ئۆتیزمان بەڕاستی ئەویان ئیشی ئێمە نیە وەکو پسپۆڕێتی ئێمە دیانێرین بۆ ئەو سنتەرانە کە زیاتر لە بابەتی ئۆتیزمە ئیش دەکەن بەڵام خۆشبەختانە توانیمانە لە ڕێگەی مامۆستە زیرەکەکانمان و تەکنیکی نوێوە
زۆربیان چارەسەر بکەین. زۆر باشە. کۆتا پرسیار ئەگەر توانیت بە کورتی وەڵامی بدەیەوە چکە زۆر ماندوومان کردیەوە لە خزمەتانە. زۆر سپاس. خێزان ئەگەر یارمەتی دەرنەبوو وانەی تایبەت هیچ سوودێکی نییە. ڕاستیان نە؟ ئەکید زۆر دەبوایە ئەم بەڵام زاری کە بیکە ئەکید زۆر ئەکید. ئەکید مامۆستا گیان ئێمە باسمان کرد داک و باب لە ماڵەوە پاڵپشتە لە قوتابی بۆ قوتابی کە ئەو کاتەکەمی کە دێتە لە ئێمە و ئەو کاتەشی کە لە قوتابخانەیە قوتابخانە ئەرچی خۆی جێبەجێ دەکە ئەکید بە و ئێمەش کە دێتە لە ئێمەش دووبارە بە هەمان شێوە بەڵام ئەگەر چۆ ماڵەوە داک و با پرسیاری لێ نەکرد کوڕم کچم ئەو ڕۆچت کرد لە پەیمانگە ئەو ڕۆچت کرد لە قوتابخانە چستان خین چستان نەخین بابەتەکانتان چ بوو ئەو منداڵە هەست بەوە نەکە کە گرنگی پێ دەدرێ شتەکانی گرنگە لەکن داک و بابەکەی بەلای کەمەوە شتە بازەکەم ئەکید ئەو منداڵە ئیسفادەکەی زۆر کەم دەبیتن. دەست خۆش زۆر بەڕێزن مامۆستا سپاس بۆ هەموو زانیاری لە خزمەتی زەنابتانە مامۆستا زۆر خۆشحاڵ بووم خۆشحاڵتر بووم مامۆستا بەخێر هاتین زەنابشتان دەکەم زۆر بەخێر هاتن زۆر ماندوومان کردن خۆشحاڵ بوون ئێوە ماندوو بوون مامۆستا باسی ئەزدی ماست کرد لە یەکێک لە قسەکانت پێم باشە لەگەڵ مامۆستا فیردەوس نمونەیەکیش ببین و هەندێک قسەش بەڵام مامۆستا فیردەوس بە حکمەوەی کە TOTە کە ئێستاکە هەم ڕاهێنەران پێدەگەنی هەم قوتابیان پێدەگەنێتن لە بابەتی ئەزدی ماتە من حەز دەکەم ئەو با تێر و تەسەلتر و باشتر لەسەر بابەتە قسە بکات دەچینە لای ئەوانش و قسە لەسەر بابەتەکە دەکەین. بینەرانی ئازیز بە خۆشحاڵیەوە بەردەوامین ئێستا دەچین بۆ لای مامۆستا فیردەوس و باسی ئەزدی مات دەکەین. مامۆستا فیردەوس سڵاو لێ بێ چۆنی؟ سڵاو لە ئێوە زۆر خۆشحاڵ بووم بە هاتنی جنابتان زۆر سپاس پرۆگرامی ئێستیمەس زۆر سپاس. مامۆستا ڕۆژێک چۆنتە بۆ ئەمڕۆ لەگەڵ منداڵەکان؟ ڕۆژێکی زۆر خۆشە بەتایبەت یانی لە ڕووی بیرکاری و زۆربەی دایکوەکان کە کێشیان لێ هەیە بەڵام بۆی پرۆگرامێکی ئەوهایە کە هەم منداڵەکە بەخۆی حەسیلێتی خۆی داوای دەکاتەوە زۆرجار ئەو هەستێکی زۆر خۆشە وەکو مامۆستای بیرکاری وەکو مامۆستایەکە ینی ڕۆڵی هەیە لەوەی کە لای قوتابیەکە خۆشەویستی بکە لای زۆر مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەزدی مات چییە و سوودی چیە بۆ منداڵان؟ ئەزدی مات پرۆگرامێکی جیهانی نێودەوڵەتیە لە ساڵی 2017 تاوەکو ئێستا زیاتر لە 30 وڵات وەکو خولی هاوین و قوتابخانەکان دەیخوێنن. لەلایەن ئوستاد سلێمانەوە داهێنراوە کە خەڵکی فەڵەستینە زیاتر لە 700 پیرۆکی جیاوازی تێدا دۆستراوەتەوە تەنها بە بەکارهێنانی دەستیش بەبێ بەکاران هیچ ئامێر و بژمێرێک تەنها گرێکانی دەستیان بەکار بۆ هەموو تەمەنێک دەبێ ینی لە تەمەنی 4 ساڵی گونجاوە هەتاوەکو 7 ساڵی سەر و 8 ساڵیش وەکو ڕاهێنەر وەردەگیرێت. زۆر باشە. ئایا ئەگەر دایکێکیان دایک و باوکێک بێ کۆ منداڵێکیان هەبێ بیانەوێ بەشداری ئەو خولەیە پێ بکەن بۆ منداڵەکان ناونووس بکەن بۆ ئێرە ئایا سوودەکەی چییە بۆ ئەوان؟ چەند ڕۆیەک سوودی هەیە بەڵام من هەندێکیان لێرە باس دەکەم. سەرەتا منداڵ بە دەستی خۆی ئیش دەکات یعنی چۆن دەڵێ لەمسێک لەوکو مشکی بۆ مشکی دەراو لە ڕووی دەمارەکانە ئەمەش کاریگەرێکی زۆری دەبێت لە یەک کاتەوە ئاکات هەردوو لای مشکی منداڵەکە بەکاربێ بۆ چونکە لای ڕاست و لای چەپی مشکمان هەیە ئێمە لای ڕاست و لای چەپ هەرێکێکیان تایبەت بە ئیشێکی خۆیان هەیە بەڵام کە ئێمە ڕەنگمان تێکەڵ کردووە بە ژمارە کە ئەمەش لە یەک کاتە وا لە منداڵەکە ئەکات بەهۆی ئەو پرسیارەوە بەوەی هەندێک یاری تایبەت بە پرۆگرامەکە لێ کاتە هەردوو لای مشکی بەکاربهێنرێت. زۆر باشە بێگومان سوودی زۆر زیاتریشی هەیە بەڵام بە کورتی باس کرد دەست خۆش بێ مامۆستا ئەی ئەو شتانی کە لێرە هەن ئایا سوودیان چییە وەکو ماتریال بەکاری دێنێن یان ببرە ئەوەی کە ئێستا باسم کرد وتم ڕەنگەکان و ژمارەکان کە تێکەڵ بەیەکەکەین ئێستا لە ئەزیماسا هەرێکێک لە ژمارەکان ڕێکی تایبەتی خۆمان پێداوە ئێستا بۆ نە ئەمەی کە دەستی منە حەوتە پرتەقاڵیمان کردو بە حەوت لێرە زرد سەیە سەرەتا مناڵەکەی پێ ئاشناەکەی لە ڕێگەی گۆرانیەوە بێت یان هەر شتێک بێت لە یەکە تاوەکو نۆ هەرێکە و ڕەنگێکی تایبەتی خۆی دواتر بۆ شێوازە پیشانی ئەدەی تۆ لێ کاتەوە ئەکەی هەردوو لای مشکی منداڵەکە بەکار بێت هەم لە لای ڕەنگەوە هەم لە لایەن ژمارەوە زۆر گرنگەوە تاوەکو تێست وەرگرتی تێستیش دەتوانین بەکاری بێنن ئەمە یان لە ناو وانەوتنەوەکە لە ناو پرۆسەکە بەکاری بێنن بێگومان پێش ئەوەی منداڵ وەرگرنی ئەوەی کێک بوو لە تێستەکان کە ئێمە بەکارمێنرایەنە بۆ لایەنی هیزری منداڵەکە مەزان ئاتا چەند ئەم شتی بیر دەمێنێ ڕەنگەکان و ژمارەکان ئەی لەبارەی ئەزمموی خۆتەوە وەکو بەرپرسیارەتی وەکو تاواکردنی چ ڕاهێنانێک چ خولێک بۆ ئەوەی کە ئێستا دەتوانی خول بڵێەوە بۆ مامۆستایان و بۆ قوتابیان چ بەشێک تاوا کردوان ڕاهێنانێک وەرگرتووە؟ من خۆم مامۆستای بیرکاریم و دواتر بەشداری کورسێکم کرد
هەر ئاستی یەکەم بوو بەڵام زیاتر کە زۆر ئیسفادەی هەیە بەردەوامی پێدا دواتر بوومە TOT بڵێ ئێستا دەرس بە ڕاهێنەر دەڵێنەوە بە شێوازی ئۆنلاین و ڕوبەڕووشوانە دەتوانین ڕاهێنەری تریش دروست بکەیت بڵێ بێگومان ئەوانش کۆمەڵێک منداڵی تر بەرهەمدێن و کە بێگومان لە چەند شارە جیاوازەکانی دیکە هەمان بۆ لە ڕانیە لە دووهۆکەیانی لە زۆربەی شارەکانی کوردستان ئێمە ڕاهێنەرمان زۆر باشە دەست خۆش مامۆستا بێگومان بۆ ئەوەی کە بەرچاوڕوونیەکە بێ بۆ بینەرانی ئازیز و بەڵگەیەک بۆ قسەکانی بەڕێزت ئەمڕۆ دوو منداڵی جوانمان لەگەڵا کاکە محەممەد لەگەڵ لاراخان بە خۆشحاڵی ئەمڕۆ لەگەڵمانن دەمانێت بێکەوە نمایشێک ببینم بزانین ئایا چۆن سوودیان لە ئێزدیمات وەرگرتووە و ئەنجامەکەی ببینین من هەندێک پرسیاریان لە یەکەم ئەوانش تەنها بەدەستیان حەلی دەکەن زۆر باشە سەرەتا دێمە لای محەممەد جارێ بە پرسیارەکەی لێ بکەی ئینجا وەڵامەکەمان دەداتەوە زۆر باشە بەڵێ 3521 کۆی 509 کەمی سی کۆی 12 جارانی 13 کۆی 904 کۆی 101 کەمی 1001 کۆی 333 ئەنجامی کۆتاییە بەڵێ کۆتا ژمارە 33 وەڵام دەکاتە چەند؟ دەکاتە 4493 دەستخۆش وەڵامەکەی ڕاستە دەستخۆش بێ هەربژی کاکە محەممەد لاراخانیش وایە بەڵێ زۆر باشە با لە لاراخانیش بپرسین لارەکەن 1251 okay plus 809 minus 60 plus 11 times 23 minus 1101 minus 1101 okay plus 908 plus 709 what's the answer 2769 دەست خۆش تاوە هەربژی لاراخان دەست خۆش بێت بێگومان ئەوە ماندووبوونی ئەوەی مامۆستا و خێزانش لێرە ڕۆڵی هەیە بێگومان بۆ پاڵپشتی ینی ماشەڵە ئایلی هەردووکیان زۆر ینی بۆ هەردووکیان دەستیان خۆش بێت پاڵپشتیان دەکەن بێگومان بەردەوام دەستان خۆش بەخێر بێن دووبارە بینەرانی ئازیز لێرەدا دێنە کۆتایی پرۆگرامەکەمان بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک منداڵی ئازیز و مامۆستای ئازیز باسێکی وانەی تایبەت و بڕگەیەکی بابەتەکەشمان لەسەر سوودی ئێزدیمات بوو بێگومان نمونەیەکمان بینی بە هیوای ئەوەی کە بینەرانی ئازیز سوودیان لە پرۆگرامەکە وەرگر بێت تاوەکو ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ